بريزما لبختيار ميوانا جي بالكشاندن سر رولا هريما كردستاني نتهنه دوی پروسه دت پروسهین بریا ویدجی دماکو لترکیه بحثا آشتیه دبو دماکو کرد و ترک هول ددان آشت بونه که پیک بینن هرما کردستان هر لسر خطه بویه علی کار بو پشتگر بو و جاره رولا هرما کردستان دوی پروسه ده چیه او و اف پروسه باندوره که چوا لروشا سیاسیه هرما کردستانه بگه زور سپاس و جنابت برو داو خوش حالم لقلو میوانا عزیزانا بيكوين هاو بالكاني آشتيم هاو بال هي آشتي بيكو دانشتين قسل آشتيه كين اگه اجازم بيلا عنواني كوركا واسمنا ولامي برساركت عنواني كوركت عن زور جوانا آشتيه كي سختي تركيا چكداناني پككا ورچرخاني سياسي لدوخێکی ژیۆپۆلیتیکی ناسەقامگیر دا ئەم جونگانە یا ئەم ئەڵقانەی ئێوە ناونیشانی کۆڕەکەتان گۆداڕشتووە زۆر بەیەکەوە بەستراوە یعنی پەیوەندیەکی ئۆرگانیکی بەیەکەوە هەیە ئەم جونگانە خاڵی یەکەم ئاشتیەکە بووە سەختە لە تورکیا لەبەرەوەی بە دەرەژایی مێژووی تورکیا تێگەیشتنێکی غەڵەتیە بۆ بەرامبەر بە کورد و دیموکراسی تێگەیشتنێکی سەقەتی هەیە بۆ بەرامبەر بە کورد و دیموکراسی بۆیە ئاشتێکە بە سەختە بینن ئەگینام ئاشتێکی ئێستا سەختە مەلیکی سوید 1970 بەبێ خێڕشتن مافی چارەنووسی داوە بە نێرویجی دەوڵەتی سەر بەخۆی دامەزرێت 1970 لینین بەبێ خێڕشتن مافی چارەنووسی دا بە فنلەندە و دەوڵەتی سەر بەخۆی دامەزراند کاتێک یعنی عەقڵێتێکی نادیموکراسی لە حکومڕانی زاڵە بێ ڕێعامێکی نادیموکراسی دروستەکە سەختە تۆ ئەو ڕێعامە ئارام کەیتەوە و ئەڵتەرنەتیڤێکی دیموکراسی لەناوێ دروستکەی ئەوە یەک چەکدانانی پەکەکە ئەم چەکدانانە زۆر گەورەکەن چەکدانانە و چەکدانرا و چەک سوتێنرا و چەک وابوو و 41 ساڵە چەکدارە و ئەبێ دایبنێت و بەشە بۆ پرسیار ناکرد بۆ چەک هەڵگیرا کورد ئەو چەکەی بۆ هەڵگرت یعنی کورد عاشقی چەکە باوەڕ ناکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەتەوەیەکی تر زیاتر لە ئێمە وەکو نەتەوەی کورد ئامانجمان ئاشتی بێت و ئامانجمان ئازادی بێت یعنی لەبەر جارێ لە هۆکارەکانی چەک هەڵگرتن بکۆڵێتەوە تورکیا هەروەها هەموو دەوڵەتەکانی ناوچەکە لە هۆکارەکان کورد بۆ پەنابە بۆ چەک ئەگەر مافەکەی بدەیتێ مافی چارەنووسی بافەی ئازادیەکانی بدەیتێ هیچ ملەتێک شێت نەبوو پەنابەرە بۆ چەک ئەوە خاڵی دووەم خاڵی ژۆرەم وەرچەرخانی سیاسی من پێ وانێ جارێ وەرچەرخانی سیاسی ڕوویداوە قسە لە وەرچەرخانە کرێ قسە هەیە تەحلیل هەیە دیزایانی نوێ گوایە هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم ژیۆپۆلیتیکە ناسەقامگیرە ئەمە کێ دروستی کرد نە کورد دروستی کردووە نە عەرەب دروستی کردووە نە تورک دروستی کردووە نە فارس دروستی کردووە بەو دەوڵەتانە دروستیان کردووە ئێستا خۆیان ئەیانەوێت دیزاینەکە بگۆڕن لەگەڵ بەرژەوەندی تازەی دوای قۆناغی ئیمپریالیزم پۆست ئیمپریالیزم بیگونجێنن بۆ خۆیان هەر دەوڵەتانە خۆیان ئەو دۆخەیان دروست کردووە جەنگی یەکەم بریتانیا و فەرەنسا دروستی کرد جەنگی دووەم بریتانیا و ئەمریکا دروستیان کرد جەنگی سارد قوتبی شەرق و قوتبی غەرب بە ڕابەرایەتی سۆڤێت و ئەمریکا هەموو جەنگی سارد سەپاندیان بەسەر گەلانی ئێمە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرە مەوێ سەرنجی بەڕێستان لە ڕێگەی ڕووداوە ڕاکێشم هەڵەیەکی گەورەیە مێژوونووسەکانی ئێمە و سیاسەت مەدارەکانی ئێمە زۆر باسی جەنگی یەکەمەکەن و زۆر باسی جەنگی دووەمەکەن کە ئەنەهۆ ئێمە لەو دوو جەنگا زۆرترین کارە ساتمان بەسەر هاتووە نا لە جەنگی ساردا لە جەنگی ساردا هەر چوار بەشەکەی کوردستان زۆرترین کارەساتی بەسەر هاتووە و لە جەنگی ساردا دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەورەترین جەزرەبەی خواردووە نەک لە جەنگی دووەم و لە جەنگی یەکەم زۆر لە جەنگی یەکەم و جەنگی دووەم زیاتر لە جەنگی سارد قوربانیمان داوە کارەساتمان بەسەر هاتووە ئەنفالمان بەسەر هاتووە زیندانەکان پڕکراوە هیچ سیستەمێکی دیموکراسیشمان نەبینی لە مەنتەقەکە لە سەردەمی جەنگی ساردا هەمووان کەوتینە ناو مەنگەنەی ئەمریکا و کەوتینە ناو مەنگەنەی سۆڤێت من پێما بێ ئەم دۆخە گۆڕانکاری بەسەر دێت قەناعەتم وایە نەک لەبەرەوەی کە
پەکەکە 41 ساڵە خەباتی هەیە. هەرێمی کوردستان لە ساڵی 61 لە خەباتی چەکداریان یا لە ڕۆژئاوای کوردستان تەجروبەیەکی باش هەیە تا ئێستا مقاومەتێکی باش هەیە، تەجروبەی ئیداریکی باش هەیە و لەبەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ مافێکیان نییە یانێ مافەر بگرن. لەبەر ئەمە نییە، لەبەر ئەوەی ستراتیجی غەرب بووە بە تایبەتی ئەمریکا لە سەردەمی جیهانگیریە، لە سەردەمی گلوبالیزاسیۆنە ئەم ستراتیجی پێویستی بەوەیە ئەم دیزاینە لە ناوچەکە بگۆڕن. ئەگەر ئەم دیزاینە نەگۆڕن و ئەو نائەمنیە بمێنێ، ئەو شەڕ و شۆڕە بمێنێ، ئەو بەدبەختیە بمێنێ لە ناوچەکە، لە یەمەن، لە عێراق، لە سووریا، لە لوبنان، لە فەڵەستین، دڵمان بەوە خۆش نەبێ شەڕا لەوێ، دڵمان بەوە خۆش نەبێ مقاومەت هەیە لەوێ، دڵمان بەوە خۆش بێت چۆن ئەو کێشەیە چارەسەرەکرێ. تا ئەم نائەمنیە بمێنێ لە ناوچەکە لە 30 ساڵی ڕابردوو، یعنی لە 1970 بەدواوە کە جەنگی سارد کۆتاییە دووردەوردا، هیچ سەقامگیریەک لە ناوچەکە نییە. دنیا کەوتۆتە مەترسیەوە، ئابووری دنیا کەوتوتە مەترسیەوە، بەدبەختێکی گەورە دنیای گرتوتەوە. دەوڵەتە گەورەکان ناتوانن بڕیارێکی چارە نووس لەسەر دنیا بدەن. بۆیە ئێستا ستراتیجی ئەوان چۆنیەتی شوێنکردنەوەی بەرژەوەندیەکانیانە لە ڕۆژهەڵاتێکی ناوڕاستێکی سەقامگیرە. بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە، هەرێم بەرژەوەندیمانەوەیە کە دەوروبەرمان ئاشتی بێت، بەرژەوەندیمانەوە نیە ئاڵۆز بێ، چونکە ئێمە بەهۆی ئەو جەنگەوە یا ئەو بەهۆی ئەو خەباتی ڕزگاری خوازیی کە لە باکوور هەبووە، لە ڕۆژئاوا هەیە، لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە، ئێمە هەمیشە لەژێر فشارا بووین. هەرێم هەمیشە لەژێر فشاری ئێران، تورکیا، سووریا بووە، هەمیشە لەژێر فشارا بووین. ئیدەی ئەم فشارە نەمێنە بۆ ئێمە باشترە. بە پێچوانەی ئەوەی کە فشاریان هێنایە سەرمان، ئێمە زۆر سیاسەتێکی لۆجیکی عەقلانیمان بەکارهێنا بەرامبەر بە هەموو دەوڵەتەکانی ئیقلیمی. زۆرترین پەیوەندی بازرگانیمان لەگەڵ تورکیا هەیە، باشترین پەیوەندی بازرگانیمان لەگەڵ ئێران هەیە، لەگەڵ سووریاش خۆمان قەرزاربار نەکردووە، وەکو هەرێم خۆمان قەرزاربار نەکردووە. عێراق بەداخێکی زۆرەوە، عێراق تا ئێستا ناتوانێت لەوە تێبگا عێراقی نوێ چۆن بنیادەنێ، ستراتیجێک نییە. فەلسفەی سیاسی تازەی عێراق فەلسفەی سیاسی چۆنێتی بنیادانی ئەڵتەرناتیڤی دەوڵەتێکی دیموکراسی نییە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە لە 1920ەوە دامەزراوە. بۆیە ئێمە زۆر لامان گرنگە. هەم جەنابی مام جەلال یەکەمین کەس بووە خەباتی کرد ئاشتی لە تورکیا بەدی بێنێ. دوای جەنابی مام جەلال جەنابی کاک مەسعودیش دریغی نەکرد لەوبارەوە. لەم ئەخیرە بینیمان وەفدەکان لە دەمپارتی و لە هەموو وەفدەکان لە ڕۆژئاوای کوردستان هەمووی ئاهاتن بۆ هەرێم، داوایان کرد کە هەرێم دەورێکی باشتر بگێڕێ لەو بارەیەوە. من کۆتایی قسەکەم بەوەی هێنم، منە هەموو لە تورکیا ژین، ئەم بەڕێزانەوە زۆری لە بەڕێزەکان لێرە دانیشتن لە تورکیا ژین. تورکیا لە 1923 کە کۆمار دامەزرێ، خۆزگا لە 25 ئامانجەکانی کۆمارێکی دیموکراسیان کە لە ڕۆژئاوا بەدی بهێنایە. بەعکسەوە کۆمار بە دامەزراندنی کۆمار ئەبێ بە بەشێک لەو پیلانە کە پەیمانی سیڤەر لەناو بەرێت. معاهدەی لۆزانە سەپێنێ 1923، ینی لە دایکبوونی کۆمار و لەناوبردنی سیڤەر و سەپاندنی لۆزان یەک ئاراستەی هەیە، یەکینی ستراتیژی. 100 ساڵی ڕەبەق با تورکیا لە خۆی بپرسێ. ئەمە هەموو سیاسەتمەداری تورکیان ئەم بەڕێزانە دانیشتوون. با لەسەر خۆیان بستن لە 100 ساڵی ڕەبەقی ڕابردوو تورکیا چەند قوربانی داوە، تورکیا چەند زەرەری مادی کردووە، تورکیا چ زەرێکی کردووە لەو پەیوەندی کە هەیەی لەگەڵ ڕۆژئاوا و لە یەکێتی ئەوروپا کە بۆی شەڕی کوردستانەوە تووشی بووە. دوای 100 ساڵ ئێستا تازە ڕێگایەک ئەکرێتەوە. من لەگەڵ ڕێزم بۆ ئەو قسەی جەنابی کردم، پێوانێ جارە ئیرادی دیموکراسیە بە ئیرادەیەک هەیە، بەڵام ئیرادی دیموکراسی نییە. دیموکراسی شتێکی ترە، پرۆسەیەکی مێژوویی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، سایکۆلۆژی، ئایدۆلۆژی، فەلسفەی تازەی نوێ، فەلسفەی ئالتەرنەتیڤی ستراتیژی سیستەمە دیموکراسی. ئەگەر فەلسفەی ئالتەرنەتیڤی دیموکراسی سیستەماتیک نەبێ، لە هەموو بارێکەوە نەبێ، کۆمەڵایەتی، نەتەوەیی، حکومڕانی، دەستور، ئازادەکانی ژن، هەموو ئەمانە ئەم ئالتەرنەتیڤە نەبێ بە ئالتەرنەتیڤێک لە دەستورە جێی بکەیتەوە، تەنها بە دانووسان یا بە مفاوەزات و دانان و دانەنانی چەک
ئەمە کێشەکە یەکلا ناکاتەوە بەڕێی من ئەمە زۆر ئەم پرۆسەیە بخایەنە زۆر بخایەن و ئێستا لە ساڵحی تورکیایە ئێستا نەک لە ساڵحی کوردەبێتەنە لە ساڵحی تورکیەشە چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پڕ لە کێشە و بێشەی جاران نامێنێت تورکیا بتوانێت بە ئەرزوی و قیاری بکە تورکیا دەوڵەتێک بە درێژایی مێژوو باش سوودی وەرگردو لە ناکۆکی نێودەوڵەتی یەکەمین جار کۆماردا ئامەزرێت سوود وەرەگرێت لە بینی یەکێتی سۆڤیەتی تازەی سەردەمێنین لەگەڵ ئینگلیز و ئانا دوایەوە بچێتە ناتۆ دوای ناتۆ جەنگی ساردا یاری بە هەموو ناکۆکیەکانەکە ئێستا وردە ئەو بارانە لە چۆنێتی سوودوەرگردن لە ناکۆکیە نێودەوڵەتەکان ئەقلیمیەکان خەریکە کەمە بێتەوە سیستەمێکی تر خەریکە دێتە پێشەوە ستراتیجێکی تر لە سیاسیی نێودەوڵەتی دێتە پێشەوە لەبەرەوە لە قازانجی تورکیایە زوو ئەم کێشەی کورد چارەسەرکە زۆر لە قازانجی تورکە و بێگومان ئێمە وەکو هەرێم هەموو حیزبەکانی کوردستان سەرەڕێ هەموو جیاوازیەکانمان لە مەرجەوەندیمانەیە کە ئەو کێشەیە بە دیموکراسیکی ڕاستەقینێتەوە بێ با بە قۆناغیش بێ دیموکراسی ڕاستەقینە بۆ معنای کودەتا هەیە لە دیموکراسی پرۆسەی دیموکراسی هەیە با بە قۆناغیش بێ بەڵام کۆتایی پێ بێ لە 100 ساڵە زەرێرتان کرد ئاخر ئامارتان بۆ باسەکەم لە خەباتی چەکداری کورد ئێمە خەفەت نەخوێنین کە لە ئەشکەوتەکەی جاسەنە چەکەکان بوو بە مەشخەڵی ئازادی من بە سووتانی چەکی نازانم بە هەڵکردنی مەشخەڵی ئازادی ئەزانم مەشخەڵی ئازادی لە ئەشکەوتی جاشتان هەڵگرا لە جای جەنگی یەکەمی جیهان هەتا ئێستا کە ئێمە لێرە قسەکەین زۆرترین خەباتی چەکداری لە مێژووە کۆتایی هاتووە سەر نەکەوتووە ئەوە کتێبی منە یەکەمین کەس کتێبم لەسەرەوە کردووە شۆڕشی کوردستان و گۆڕانکاریەکانی سەردەم یەکەمین کەس 1970 ئەم کتێبم نووسیوە کتێبم نووسیوە کە خەباتی چەکداری لە دوای تەوابوونی جەنگی سارد وەک ستراتیج کۆتایی هاتووە باسی پەکەکەشم کردووە باسی تورکیاشم کردووە ئەوە کتێبەکەی منە زۆرترین خەباتی چەکداری کۆتایی هاتووە وەکو ستراتیج کۆتایی هاتووە زۆرترین خەباتی چەکداری لە سێ بەشی کوردستان باکوور ڕۆژهەڵات باشوور لە دوای جەنگەوە تا ئێستا لە دوای جەنگی یەکەم و تا ئێستا زۆرترین خەبات لەم سێ بەشەی کوردستان خەباتی چەکداری بۆ هیچیشی نەیتوانێت ئامانجی ستراتیژ بەدی بێنێ هیچ ئەمەی هەرێممان دروست کردە نەتیجەی داگیرکردنی کۆیت بوو ڕاستە ئێمە قوربانێکی زۆرماندا خۆمان هەڵگرت بە فرسەتێک ئەمە زۆر ڕاستە بەڵام داگیرکردنی کۆیت زۆر دەوری هەبوو بۆی هەرێمی کوردستان دا بمەزرە و سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست گۆڕاو کاتە بۆیە چەکدانان لە ڕووی ڕۆمانسیەوە خەفەتی پێوە نەخۆین لە بەرامبەرە چی وەرەگرین لە بەرامبەرە چی بەدیهێنین گۆڕانکارەکان چۆن بەدیتە ئەمە گرنگە ئەگینە چەک کورد عاشقی چەک نەبووە کورد عاشقی دار و بەرد و نیشتیمانی جوانی خۆیەتی کورد عاشقی مرۆڤایەتیە کورد عاشقی عیبادەتێکی ئاساییە کورد عاشقی دیموکراسی وەڵا کەس بەن عاشقی چەک نین ئەم مەجلسێ لێدەدانەشون کەسیان بەقەت من پێشمەرگایەتی نەکردووە لە هەموو ئەم مەجلسەی کە لێرە دانیشتوون لە هەمویان زیاترتر پێشمەرگایەتیم کردووە 15 ساڵ من پێشمەرگە بووم 15 ساڵ فەرماندەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم دوایەوەی چەکم داناوە ئیسراحەتم کردووە ملەتەکەشم ئیسراحەتی کردووە خۆ بە چەک ئینسان ئیسراحەت ناکە زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانە و سپاس بۆ گەلێکی سپاس دەست خۆش